دەبێت سەبارەت بە ڕۆڵی گەنجانە لە سەرخستنی هەڵبژاردندا. بەردەوام باز لە هێزی توانە و کاریزمای گەنجان دەکەین لە سەرجەم پرسە جیاوازەکانی کۆمەڵگەتەکە بەدای نەمووی کۆمەڵگە ناوی دەهێننجا لە پرسی هەڵبژاردننی هەڵبەتە گەنجان پێگەڕۆڵێکی گرنگ و کاریگەریان دەبێت. ئێمە سەبارەت بە گرنگی ڕۆڵی گەنجان لە سەرخستنی هەڵبژاردندا گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز ئەنوەر محەممەد کە بڕێزان چاودێری سیاسین. کاک ئەنوەر سڵاو لێ بێبانیت باس پاس بۆی کە لە بانەمەی کوردستان ویست لەگەڵ ئێمە ئامادەیت. سڵاو لێ ئەوەی خۆشەویست بیانی ئێوە بینەرانی بەڕێز باش. بەڵێ باز لە ڕۆڵی گەنجان دەکەین، باز لە کاریگەری گەنجان دەکەین لە سەرخستنی هەڵبژاردندا. بۆ ئەم هەڵبژاردنە پێشبینی تۆ یاخود خوێنەوەی تۆ بۆ ڕۆڵی گەنجان لە بەشداریکردنیان لە هەڵبژاردندا لە سەرخستنی پرۆسی هەڵبژاردن چی دەبێت؟ بەڵێ دیارە ئێمە لە قۆناغێکی وا دەڕۆینە ناو پرۆسی انتخابات کە بەداخەوە هەرێمی کوردستان لە سەر زەمڕۆکانەوە بە قەیرانی زۆر گەورە و ڕاستەقینەدا تێپەڕ دەبێت. بۆیە لێرەدا گرنگە گەنجانی کورد، گەنجانی هەرێمی کوردستان ڕۆڵێکی گرنگ و کاریگەر بژێڕن لەم پرۆسێدا. دیارە وەکو ئاشکرایە لای گەنجان لە سەرجەم کۆمەلگا پێشکەوتەکان، گەنجان لە جیهان فاکتەری بەرە پێشچوونی کۆمەلگا و هەروەها داینەمۆی گشت گۆڕانکاریەکان و گواستنەوەی قۆناغێک بۆ قۆناغێکی تری باشتر. گەنجانی کوردیش گەنجانی بیرڕۆشن و هەروەها داهێنەرن، گەنجانی بەتوانان دیارە گەنجان ماوەیەکی زۆرە لە قەیراندان و لە بێ خزمەتگوزاریدان لە بێکاریدان ئەم سیستەمە سیاسیە کە هەیە نەیتوانی وەکو پێویست وەڵام دەرەوەی خواست و داواکاریەکانی گەنجان بێت. بۆیە گەنجان بە ئومێدەوە لەم هەڵبژاردنە دەڕوانوە. بە بۆچوونی من پێم وایە گەنجان فاکتەری گۆڕانکاریەکی گەورە دەبن کە کوردستان لەو قۆناغ دەگوازنەوە بۆ قۆناغێک کە باشتر بێت، جێگای خواست و ویستی گەنجان بێت. بۆیە بە بۆچوونی من بەشداریەکی کارای گەنجان دەبێتە هۆکاری هێنانەکای گۆڕانکاریەکی گەورە لە ناوەندەکانی قەراری سیاسی و هەروەها گەنج ئەم جارە ئەوەندە هۆشیارە کە ئەبێ بۆ خۆی بڕیار بدات لە چارەنووسخۆی و چارەنووسخۆی دیاری بکات. گەنجان لە هەرێمی کوردستاندا چۆن دەتوانن کاریگەریان دەبێت کاریگەریان هەبێت لە سەرخستنی هەڵبژاردندا لە پرۆسی هەڵبژاردندا؟ بەدڵنایەوە گەنجان کاریگەریەکی گەوریان دەبێت لە سەرخستنیە پرۆسێ و هەروەها ئەوەش بەسی دەکرێت بە بەشداریکردنی گەنجان بە هۆشیارکردنەوەی سەرجەم چین و توێژەکانی تری کۆمەلگا بۆ ئەوەی بەشدارێکی کارایان هەبێت لە پرۆسەی هەڵبژاردن و هەروەها دەنگ بدەن بەو لایەنانەی کە دەیانەوێت هاوسەنگی هێز بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان و هەروەها ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕاست بکرێتەوە. گەنجان بە بەرچاوی خۆیانەوە دەبینن کە ئەو هەموو نادادەی هەیە. بەنمونە گەنجانی سەربەرزی بادینان دەبینن بە بەرچاوی ئەوانەوە ڕۆژانە شکۆی تاکی کورد دەشکێندرێ، شکۆی گەنج دەشکێنێ، نیشتیمان داگیر دەکرێ بە پێشڕەوی لایەنێکی سیاسی. بۆیە گەنجان لەم هەڵبژاردنەدا کاریگەریەکی وا دەتوانن ڕۆڵی یەکلایکەرەوە بژێڕن لە گواستنەوەی قۆناغە بۆ قۆناغێکتر بۆ ئەوەی هیچ هێزێکی سیاسی لەوە زیاتر جورئەت نەکات بە خیانەتی نیشتیمانی و بە پێشکەوتن بە پێش وڵاتانی داگیرکەر و ئیقلیمی بۆ ئەوەی بێن شکۆی تاچی کورد، شکۆی گەنج بشکێن، خەونەکانیان لە ناوبەرن. گەنجان لەم هەڵبژاردنەدا بەشدارێکی وایان دەبێت کە بۆ قۆناغی داهاتوو چیتر گەنجان لە ڕێگای هەندەران و هەروەها دەریای ئیزەدا نەخنچێن. گەنجان ئەبێ خۆیان خاوەن قەراری سیاسی بن لەو هەرێمەدا. گەنجان پرۆژە و خولیای گەورەیان هەیەەوە هەروەها بەڵێ. بەڵێ تا چەندێک حزبە سیاسەکانی هەرێمی کوردستان لە نەنجاوزەکانی هەرێمی کوردستان گرنگی بە پێگەڕۆڵی گەنجان ئەدەم تایبەتی بۆ ئەم هەڵبژاردنە تا چەندێک توانراوە کە هێز و توانای گەنجەکان بە هەند وەربگیرێت وەکو خاڵێکی گرنگی پێشکەوتن سێری بکەن؟ بەدڵنیاییەوە سەرجەم لایەنەکانی هەرێمی کوردستان گرنگیشی تایبەت دەدەن بۆ ڕۆڵی گەنجان. ئەویش لەو ڕوانگەیەوە کە دەزانن گەنجان هێز یەکلایکەرەوە و دیارێکردنی چارەنووسی ئەم هەرێمە لە داهاتوودا و هەروەها گەنجانن لە داهاتوودا ئەو کۆمەلگایە بەڕێوە دەبن و دەسەڵاتی سیاسی دەکەوێتە دەست ئەو گەنجەوە شیار و بەتوانایانەی کە ئێستا ئێمە لە کۆمەلگای کوردی بە خۆشحاڵیەوە
گەنجێکی زۆر خاوەن توانە خاوەنی بۆچوونی داهێنەرانەمان هەیە بۆیە لایەنە سیاسەکان گرنگی بە توانای گەنجان لەنا ئەوانەشدا یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها سەرۆکەکەی گرنگیەکی زۆر تایبەت دەدا بە ڕۆڵی گەنجان نەبووە لە مێژووی هەرێمی کوردستان دەتوانم بڵێم وڵاتانی تریش سەرۆکێک زیاتر لە 20 کاتژمێر گوێ لە خواست و ویست و داواکاری گەنجان و خوێندکاران بگرێت یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بە گرنگیەوە ڕۆڵی گەنجان دەبینێت لەم قۆناغە بۆ گواستنەوە و بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی و هەروەها بۆ جێڕانەوەی هاوسەنگی هێز دیارە لە ناو لیستەکەشیدا کۆمەڵی گەنجی بەتوانا و داهێنەر و خاوەنی شەهادەی بەرزی ئەکادیمی هەیە کە پێویستە سەرجەم گەنجان بە هۆشیارێکی زۆرەوە و هەروەها جگە لەوەی بۆ خۆیان بەشدارێک کاران دەبێ سەرجەم چینەکانی تریش هۆشیار بکەنەوە بە گرنگی بەشداریکردن لە هەڵبژاردن بە گرنگی بەشداریکردن لە هەڵبژاردن کە دەبێتە هۆکاری ئەوەی هەرێمی کوردستان لەو قەیرانانە ڕزگاری بێت وە گەنج ببێتە خاوەن بڕیار وە گەنج لەم هەڵبژاردندا کە گەنجان پێگەڕۆڵی گرنگ و کاریگەریان دەبێت بەتەن وایە لە سەرخستنی هەڵبژاردندا ئایا گەنجان دەتوانن لە ناوەندە گرنگەکانی بڕیارداندا شوێن بگرن؟ بەدڵنیاییەوە گەنجان لەم هەڵبژاردندا ڕۆڵێکی یەکلایکەرەوە زۆر گەورەیان دەبێت و گەنجان بە ئومێدەوە دەڕوانن لە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک بافڵ و هەروەها بە ئومێدەوە لەو کارنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڕوان بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی بۆ جێڕانەوەی هاوسەنگی هێز وە گەنجان زۆر هۆشیارانە لەو هێزە پۆپۆلیستیانە تێگەیشتون کە لە ڕابردوودا بوون هۆکاری ئەوەی کە هاوسەنگی هێز نمێنێت لە کوردستان کۆمەڵی قەیران کە بەشێکیان دەرەنجامی ئەو نەمانی هاوسەنگی هێز لادان لە ڕێڕەوی حکومڕانی ئەو بوونە گەنجان ئێستا هۆشیارن گەنجان دەبینن کە کوڕان و نەوەکانی خۆیان لە کۆلێژ شاهانەی بەریتانیا و لە دەرەوە لەسەر قوت و بە پارەی گەنجانی خێر لە خۆنەدی ئەم هەرێمە دەخوێنن و گەنجی ئێرەش بێکارە و دینارێک لە ژیرفانی دانیە بۆیە گەنجان ڕۆڵێکی زۆر گەورە و کاریگەریان دەبێت لەم هەڵبژاردنە بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی و سەرخستنیان پرۆسەیە. واتە پێتان وایە سەرخستنی پرۆسی هەڵبژاردن یاخۆ سەرکەوتنی پرۆسی هەڵبژاردن بە بەشداری پێکردنی گەنجان دەبێت یاخود بە دانانی گەنجەکان لە شوێن و پێگەیەکی گرنگ و کاریگەردا دەبێت ئەو کە تاتوانین بڵین کە ئەمە هەڵبژاردنێکی سەرکەوتووە. بەدڵنیایی ئەو هەڵبژاردنە جیاوازە لە هەڵبژاردنەکانی تر هەم وەکو ئەوەی کە گەنجان ئومێدێکی گەورەیان بۆ دروست بۆ گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان و هەروەها بەو بەرنامە و کارنامەی کە هێزێک وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ گەنجانی هەیە و بەو کۆمەڵە گەنجەی کە لە ناو لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان هەن و بەدڵنیاییشەوە لە کابینەی داهاتوو لە ناوەندی قەراری زۆر گرنگ دەبن لە ناوەندی قەراری یاسادانان و هەروەها دەسەڵاتی جێبەجێکردن و دادوەری بۆیە گەنجان ئومێدێکی گەورەیان هەیە و ئەم هەڵبژاردنە دەبێتە دەرسەیەک بۆ ڕزگارکردنی هەرێمی کوردستان لەو کۆمەڵە قەیرانەی کە تێیدا ئێستا و بە ئومێدی ئەوەی کە گەنجان هەرێمی کوردستان بدەنەوە دەست خاوەنەکانیان گەنجانی سەربەرزی هەولێر کە دەبینن لە شارەکەیاندا نامۆن ئەمجارە بەدڵنیاییەوە کارێکیوا دەکەن کە خواست و ویست و داواکارەکانی لە داهاتوودا ڕنگدانەوەی هەبێت لە ناوەندەکانی بڕیاری سیاسی. ڕوویای گەنجان هێڕوانینی گەنجان بۆ پرسی هەڵبژاردن چیە؟ ئایا بۆ ئەم هەڵبژاردنە تایبەتی باسی لێو دەکەم ئایا گەنجان ئومێدیانەیە کە ئەم هەڵبژاردنە ببێتە دەرچێک بێتە هۆکارێک بۆ بەدیهێنانی خەونەکانیان بۆ ئەوەی کە بتوانن ژیانێکی باش ئایندێکی باشیان هەبێت؟ گەنجان بە ئومێدەوە لەو هەڵبژاردنە دەڕوان دیارە ئێستا گەنجان بەهۆی ئەو پێشکەوتانەی کە هەن بەهۆی تۆڕەکانی پەیوەندیکردن و ئەو پێشکەوتانەی کە لە جیهان و هەرێمی کوردستانیش بەدەرنێلەوە گرتوتەوە گەنجان بە ئومێدەوە لە پرۆسەی انتخابات دەڕوان چونکە ئەوە هەڵبژاردنە کە چارەنووسی تۆ بۆ ماوەی 4 ساڵتر دیاری دەکات ئەوە هەڵبژاردنە تۆ دەتوانی بڕیار بدەیت کە چێ ئەوەی حکمی تۆ دەکات گەنج بۆ خۆی بەشداریەکی کارای دەبێت گەیشتۆتە ئەو قەنەعەتەی کە گەنجانی ئێمە پێویستە بەشدارێکی کاران هەبێت لە هەڵبژاردن خۆیان خاوەنی بڕیار و هەروەها خۆیان دیاریکەری چارنووس خۆیان بن لە داهاتوودا بۆیە بەدڵنیاییەوە گەنجان بەشدارێک کارایان دەبێت و گەنجان هێزی یەکلایکەرەوە دەبن لەم انتخاباتە و بە ئومێدی ئەوەی کە خواست و ویستی گەنجانیش بێتە دیوە ئەو هێزانە سەر بکەون کە بەڕاستی لەگەڵ داواڕەوەکانی گەنجاندان بەڕاستی دەیانەوێت کوردستان لەو دۆخەنە هەموارە ڕزگار بکەن و بیگوازنەوە بۆ قۆناغێک کە جێگای ئومێدی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێت لە ناویشاندا توێژی هەرە گرنگکە گەنجانن.
لە دوای هەڵبژاردن پێویستە چی بۆ گەنج بکرێت پێویستە چۆن ڕێگیری بکرێت لە کۆچی گەنجان پێویستە چۆن بتوانێت کە ئایندێکی باشتر بۆ گەنجان فراهەم بکرێت بەدڵنیاییەوە هەڵبژاردن تەنها ئەوە نییە تۆ بەشداری بکەیت لە هەڵبژاردن و کۆتایی بە ئەرکەکەت بێ پرۆسەیەکی گرنگتر هەیە کە چاودێریکردنی گەنجان لەسەر ناوەندەکانی قەراری سیاسی ناوەندی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری هەبێت بۆیە پێم وایە گەنجان ئەم جارە تەنها بەدەنگدان ئەم پرۆسەیە بەجێ ناهێڵن بەدڵنیاییەوە چاودێریان دەبێت لەسەر سەرجەم ناوەندەکانی بڕیار وە پێویستە هەم هەڵبژاردنە بێتە هۆکاری ئەوەی کە ئەو پرۆژانەی کە دەبێت هۆکاری هەلی کار بۆ گەنجان دەبێتە هۆکاری ئەوەی کە کۆمەڵگایەکی پێشکەوتومان هەبێت دەبێت هۆکاری ئەوەی کە گەنج داهێنان و خولیا و ویستی خۆی لە کۆمەڵگای خۆی بدۆزێتەوە دەبێت هۆکاری بۆیە ڕۆڵی گەنجان درێژەی دەبێت و گەنجان ئێستا ئەوەندە هۆشیارن کە داواکاری و ویست و خواست و ئەوکانیان تەنها بە بەشداریکردن لە پرۆسەی هەڵبژاردن بەجێ نەهێڵن بەڵکو چاودێر دەبن و هەروەها داواکاریان دەبێت و خاوەنی پرۆژە و بڕیار و دەبن و بەدڵنیاییشەوە گەنجان لە زۆر ناوەندی بڕیاری گرنگ دەبن لە هەرێمی کوردستان لە دوای هەڵبژاردن هەڵبەتە پلان و پرۆژەکان بۆ گەنجان زۆرن چ ئەوەی کە لە ناوەندا گرنگەکانی بڕیارداندا شوێنان بکرێتەوە چ ئەوەی کە دەستی هەموو ئەو خاوەن بیرۆکە و داهێنەرانە بگیرێت کە پرۆژەی نوێیان پێ کە دەیانەوێت کە لە شوێنێکی ئەم کۆمەڵگەیەدا خزمەت بکەن بە شێوازێک لە شێوازەکە خاوەنکاری سەربەخۆی خۆیان بن پێویستە لە دوای هەڵبژاردن چۆن دەستی ئەم گەنجانە بگیرێت چۆن بتوانێت کە لە هەموو ڕێکەوە گەنجان بەسەر بکرێتەوە بەدڵنیاییەوە سەرجەم هێزە سیاسەکان خاوەنی پرۆژە و بەرنامەی خۆیان بۆ گەنجان بەڵام پێویستە گەنجان ئەوە بزان کە کۆمەڵێک لەو هێزانە تەنها هێزی پۆپۆلیستی و هەروەها بۆ ماوەیەکی کاتی هاتوونەوەکەن بۆیە پێویستە دەنگودەن بەو هێزانێک کە هێزی ڕەسەن و هەروەها بەڕاستەقینە لەگەڵ خواست و داواکاری گەنجاندان بۆیە گەنجان ئەوەندە هۆشیارن بۆ ئێستا وەکو قۆناغی پێشتر نیە ئێمە بینیمان لە 2009دا گەنجان دەنگیاندا بەلایەنێکی سیاسی بەڵام ئەو لایەنە چۆن بە چ شێوازێک کاری کرد لە پەرلەمان و لە حکومەتیشدا گەنجانی زیاتر بێ ئومێد کرد بۆیە گەنجان ئەم جارە پێم وایە لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان دەبن لەگەڵ پرۆژە و بەرنامەیەکی نیشتمانی کوردستان دەبن چکە دەیەوێت بەڕاستەقینەی خزمەت بە گەنجان بکات و هەروەها دەیەوێت گەنجان بخاتە ناوەندی بڕیاری سیاسی ئێستا ئەمە گەر سیرکەین لە ئەنجومەنی سەرکردایەتی لە لیستەکانی یەکێتی نیشتمانی کوردستان گەنجانن کە ڕنگڕێژی ئەو سیاسەتە دەکەن کە یەکێتی نیشتمانی کوردستانێتی بۆیە گەنجان ئومێدێکی گەوریان بە یەکێتی نیشتمانی کوردستان هەیە و بەدڵنیاییشەوە لە داهاتووشدا یەکێتی نیشتمانی کوردستان پاڵپشت و پشتیوانی گەنجان دەبێت بۆ ئەوەی هەم خواست و ویست و داواکارەکان جێبەجێ بکات و هەم دەستی ئەو گەنجە داهێنەرە و سەرکەوتوانە بگرێت کە پرۆژیان هەیە نەکوەکو هێزەکانی تر بە ناوی جیابەجیا لەسەر کۆمێت و بەنمونە بە ناوی تیرۆر و ئەوانە بێن گەنجی داهێنەری ئێمە کە ئێمە بینیمان گەنجی داهێنەر کە دەیتوانی درۆنی زۆر پێشکەوتو دروست بکات بە ناوی بوونی هێزی ڕۆژئاوا تیرۆر کرا بە چاوساغی لایەنێکی سیاسی بۆیە گەنجان لەوە گەیشتون و بەدڵنیاییەوە ئەم جارە گەنجان گۆڕانکاری گەورە دەکەن بەڵێ پێتان وایە ئەم هەڵبژاردن دەبێتە هۆی ئاشکردنەوەی گەنجان ومان بێ نەچێت کە گەنجی زۆری ئەم وڵاتە بە هۆی ئەوەی کە نەتوانراوە نەیانتوانیوە لە ناو خاکی هەرێمی کوردستاندا ئاواتەکان ئەمەدی بێنن و ڕێگەی کۆچەگرنەبەر یاخۆ بە شازە شازەکان دڵیان شکاوە پێتان وایە ئەم هەڵبژاردنە دەبێتە هۆی دووبارە ئاشکردنەوەی گەنجان دووبارە ئەوەی کە گەنجان بە هەموو بۆ حەق و مافانی خۆیان بگێرن کە شایستەن بەدڵنیاییەوە لە نەتیجەی انتخابات ڕۆڵی گرنگی دەبێت لە دیاریکردنی ئەو بابەتە دەبێتەوە کاری ئەوەی کە گەنجان ئاش بکرێنەوە لەگەڵ نیشتیمانەکان و ئینتیمای نیشتیمانی و نیشتیمان پەروەری گەنجان بگەڕێتەوە ئێمە هەمانە لە مێژوودا بنمونە گەنجان بوون کە شۆڕشی نوێی گەلەکەمانی هەڵگیرساند و ئەو ڕژێمە گەورەی وەکو سەدامیان هەراسان کردبوو گەنجان دەتوانن کاری زۆر گەورە بکەن و دەتوانن گۆڕانکاری زۆر گەورە بکەن لە هەرێمی کوردستان بۆیە ئەم هەڵبژاردنە نەتیجەی هەڵبژاردنە دەبێتەوە کاری ئەوەی کە ئەگەر بە ڕێژەیەکی
کەمیش بێت بە ڕێژەیەکی واش بێت گەنجان لەگەڵ نیشتیمان ئاش بکرێنەوە گەنجان ببنەوە خاوەنی ئەم هەرێمەوە هەروها گەنجان ئەو ئینتیما بەرزە نیشتیمانیە کە لە ڕابردوودا هەیان بوو بگەڕێتەوە کە ئێمە ئومێدەوارین بەو جۆرە بێت نەتیجەی ئینتخابات و بەدڵنیاییشەوە ئاسۆیەکی زۆر ڕوون هەیە کە نەتیجەی ئینتخابات دەبێتەوە هۆکاری ئەوەی کە هەرێمی کوردستان لەو قەیرانانە ڕزگاری بێت کە بۆتە هۆکاری ئەوەی گەنج ئینتیمای نەمێنێ گەنج بێتاقەت بێ لە داهێنان و هەوڵدان و تێکۆشان بۆیە ئومێدەوارین ئەم هەڵبژاردنە گۆڕانکارێکی ئەوەندە گەورە بکات کە لەجێی خواست و تموعی گەنجان دابێت. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ئەنوەر محەممەد چاودێری سیاسی سپاس بۆ تۆ سپاس بێکە لە بەنامەی کوردستان نوێز لەگەڵ ئێمە ئامادە بوو.